ئێمە لە تەوەرەی دومی بەرنامەی بانی باش کوردستان باس لە بەربوومە کشتتوکاڵیەکان دەکەین تا چەند بەربوومە کشتتوکاڵیەکان و هەروەها جۆرە جیاوازەکان هەیە و پێیان گەیشتووە واتە بەرهەم هێنراوە بە تایبەت بەشێکیان باز لەوە دەکەن بە پێی وەرزە جیاوازەکان بەربوومی جۆراوجۆر لە خۆت دەگرێت و هەروەها ئەم ساڵ بەهۆی کەمی بارانبارەی نوشکە ساڵیەوە تا چەند کاریگەری کردوتە سەر بەربوومە جیاوازەکان و دەکرێت بەپێی وەرزەکان ئێستا کە لە وەرزی هاوین داین هەندێک بەربووم و بەرهەمی تایبەت هەیە بە وەرزی هاوین ئێستادا کەم کرابێتەوە کەم چێندرابێت ڕەوشی کەشەوە تا چەند کاریگەری بەسەر ئەمەوە هەیە لە هەمان کاتدا ئەو شوێنەی کە کشتتوکاڵی لێ ئەنجام دەدرێت و کەرتی کشتتوکاڵی لێ ئەنجام دەدرێت تا چەند زەویەکەی لە بارە بۆ ئەنجامدانی کەرتی کشتتوکاڵی هەروەها بەرهەمهێنانی بەربوومە جۆر بۆ جۆرەکان و لە هەمان کاتدا باز لە بەربوومی دێمین دەکەین بێگومان بزانین بەربوومی دێمین کامانە بەرهەموو بەربوومە جۆر بە جۆرەکان کامانن ئەچێتە قەڵبینی قەڵبی دێمینەوە کە ئەوانەی باسەوە دەکەن پێویستیان بە کەمی ئاو هەیە هەروەها ئەو بەربوومانە کامانن کە پێویستە ڕێژێکی زۆر ئاو بدرێن و پێویستیان بە ئاوی زۆرە لە هەمان کاتدا بێگومان تا چەند جوتیاران لەلایەن حکومەتەوە هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی یارمەتی دراون بێگومان ئەمە گفتوگۆی لەگەڵ دەکەم لەگەڵ میوانەکەم کە کاک عوسمان حەمەڕەشید دوتیار لە دەشتی شارەزور و لەگەڵمانە سڵاو لێبێ کاک عوسمان سپاس بۆی لە تەوەری دوم لەگەڵ ئێمەدای سڵاو لێوەش سڵاو لێوە بەیانی ئەوە گوێگرانی دەنگی پەنارتی باش بەڵێ ئەمێت بزانم ئەو بەرهەموو بەربوومانە کامانن کە لە ئێستادا پێیگەشتون بە پێی گۆڕانی وەرزەکان کە لە ئێستادا لە وەرزی هاوین داین بڵێ وڵا ئیسا لە وەرزی باران هێشتا نەچینێتە هاوین بەربوومەکان خێر هەیە پولەکە پێگەی و تەماتە تقریبەن بەعزێ شوێنی پێگەیە شارە زۆر بەعزێکی ماوە بامێ پێگەیوێتە سا حالەن ئێمە بامێشنین تقریبەن دەشەوێکە دەرچووە شتە دەیمەکانیش نۆکە بڵێن ترۆزیە گەنمە هەموو شتێک بڵێت دەیمە هەموو شتێک پێویستی بە بارانە ئیساڵ کە باران نەبوو گەنمی یعنی باسی عامی کوردستان کە ئیسا سپاس بۆ شارە زۆر زۆر باش و بگرە ڕێژەنی گەنم لە پار باشتر بوو چونکە بە بۆنەی ئەوە ئێمە ئاو شتماندا و ئاوماندا بوو گەرمی شارە زۆر زۆربەی دوو ئاوسی ئاوی خواردەوە بەڵێ کاک عوسمان لەگەڵەوەشدا کامەژۆپێک لە وەرزی بەهار دەین بەڵام چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ وەرزی هاوین ئەی ئامادەکاری بۆ ئەو بەرهەمانە ناکرێت کە لە وەرزی هاویندا پێ بگەن بڵێ ئامادەکاری کراوە ئێسامە بڵێ پولەکە خۆ لە بەهارە تاوە ناوێ هاوینە ئەکەوێتە هاوین بامی عینی چت تەماتە عینی چت باینجان عینی چت شووتیە کاڵەکە ئەم شتانە هەمووی ئەکەوێتە هاوین ئیسا هەیە پێکگەیەوە هەیە کەوێتە هاوین ئەوانە بەڵێ کەواتە دەکرێت هەندێک بەرهەم و بەربووم هەبێت ئەم ساڵدا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەم چێندرابێت وڵا بێگومان لە پار کەمتر چێنراوە بە حکومی وشکە ساڵی و ئاو بە سپاس بۆخوا دەشتی شارە زۆر ئەتوانم بڵێم هەروەکی پار کێشەمان نییە بەس ئەساس شارە زۆر نییە تا شوێنەکان شوێنە وشکەکان کێشەی ئاویانەیە بەڵێ ئەمێت باس لە بە تایبەت لە تەماتە بکەم کە ساڵانی ڕابردوو ڕێژەیەکی زۆر تەماتە هەبوو تەنانەت دوتیاران بە سنووق تەماتیان ئەهێنام بۆ شوێنە ئەلوە جۆر بە جۆرەکانی سنووری پارێزگە جیاوازەکان بۆ سەختکردنەوەیان ئەمێ بزانام لە ئێستادا ڕێژەی تەماتە و ساڵانی ڕابردووە یاخود کەمی کردو ئایش وڵا هەتا ئیسا من ئەتا ئیسا کە ئەوەی ڕۆژانەیەچمە عەلوە تەماتەی گەرمیان پێگەیوە بەس شارە زۆر لە ئیساوە لاوە پێگەیە دوێنێ تەماتەی کەلار بە 200 دینارەوە سنووقی بە 2000 بووە کێشەی ئەوەمانەیە من ئیسا کولەکەم داتەوە بە 200 دینار 150 دینار لە بازگەکانە نایەڵن ئەوەی جنوب ئاوردەیەکرێ بۆ نمونە دوێنێ تەماتەی جنوبی تیاوە ئەوەی کەلار 200 دیناری کردووە نایەڵن کولەکەکە ئێمە چییە
کولەکەیان بردووە لە سەیتەرەی کەرکووک ملیۆنێک و 700,000 لێ سندووە. ئێمە ساڵانە لەگەڵ کە ئەو ڕزقە کولەکەی جنوب نامێنێ و حکمی ئەوانەی کە کولەکە بارەکە ناسراون پرسیارمانێ کردێەوەکەی چییە باری ناکەن ئەلێ کاکە زۆر جار کولەکەکەمان ڕێژن دوایەوە نام بە پارە 1 ملیۆنێک و 700,000 پارەیان لێ سندووە ئەدر کاڕایش بۆی دەرناکات. کەواتە ئەمە هۆکاردادەندرێت کە ڕێگری لەوە بکەن کولەکەی شارە زۆر نەهێنێدرێت بۆ جنوب ئەمە هۆکارەکەیەتی؟ بەڵێ وەکاری وەزیری زەراعاڵێ بێگە تاالبانیاڵێ وڵات چارەسەرمان کردووە لەگەڵ حکوومەتی عێراق هیچ شتێکی وانە بێ ئەگەر چارەسەری کردووە بێ لە عەلوەکانە پرسیارکە لە قاتعەکانە پرسیارەکە لە منی فەلاح پرسیارکە یەک ڕۆژ باکریا کولەکە 700 دینار و ئیسا کولەکە 250 دینار 300 دینارە جاری وایە 150 دینارە ئەمان هیچیان پێ ناکرێ وەکی خاکیان دۆڕان نەوتیان دۆڕان ینی هیچیان پێ ناکرێ ئەوە تا هەرچی ڕسقی جنوبە تێتە کوردستان و ساقە بێتەوە بەس یەک ڕسقی ئەمە تایسا نایەڵن. من ئالەم کەناڵی جەنابتانەوە داوە لە جوتیارانەکەم یعنی حال لەمە سرت ئەگەر خوریا خۆت نەیخورێنی کەس بۆت ناخورێنێ من داوە لە جوتیارانەکەم لێرەوە دەرگای عەلوەکانم بگرین نەیەڵین یەک بار بێ هەرچی هاو ئەوان چیەکەن لەوێ ئێمەش بیکەین چونکە ئەگەر نایەڵن ڕسقەکە ئێمە چی یاڕووی ئەوان بۆ تێ ئەمە بازگەمانێوەکی ئەوان یاڵوانی ئەوان بۆ تێزڕاستەیەوە ڕسقی ئەمە یعنی ئاوا بچێ خەڵک سار دەبێتەوە لە ئیش و کارەکەی. بەڵێ باس لە هاتنی بەربوومی ئێرانی دەکرێت بە قاچاق ئەمە تا چەندێک زیانی بە ئێوە گەیاندووە؟ ئەوە تاکید ئەوە هەر بەردەوامە ئەوە هەرتی ئەوەین ئەو برادەرانەیە کە باری تایبەتە چیتەوێ تەماتەتەوێ باینجانتەوێ سەوزەتەوێ بەس پارە بکە ئەم برادەرانەی ئێمە بەناو مەسوولانەیە هەرچی پارە بکە داخڵی ئەم دیویەکەن بە باری تایبەت کەسیش ناتوانێت سەریکە. بەڵێ کەواتە حکوومەت تا چەند هاوکاری جوتیارانە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە؟ وەڵایی من هیچ نابینم لە حکوومەتەوە حکوومەت نەک هاوکار و پشتوارمانە حکوومەت بۆ نمونە من یەک نمونەی بچووکە لەمە جەنابتو لە 2015ەوە گەنممان تەسلیمی حکوومەتی عێراقی کردووە. من لێرەوە دەستپۆشی لەو برادرانەی شەکەم ئەو برادرە پەرلەمانتارانە کەمێکیان هەوڵی زۆریاندا بۆ پارەی جوتیاران کە بە حساب پارەی 15یان نرد نیوە مابوو نیوەیان بۆ نردی نیوەی ماوە. من باسی سنووری هەڵەبجەیەکەم 926 تەن گەنم نەماوە ئەچی بۆ لای قایمقام ئەڵێ نازانم ئەچی بۆ لای مدیری زەراع ئەڵێ نازانم ئەچی بۆ جەماعەتی سایلۆ کە گەنمیان وەرگرتووە ئەڵێ نازانم معنەی وایە 936 تەن 936,000 تەن گەنم دیار نەمێنێ ئەڵێ کاکە بۆ دیار نەماوە ئەڵێ قەپانەکە سەواتی تیاوە ئەگەر قەپانەکە سەواتی تیاوە حکوومەتی عێراقی ئێوە گەنمتان لە جوتیاران بۆ قەپانە وەرگرتووە بە حکوومەتی عێراقیتان بۆ قەپانە داوە یعنی معنای چی ئەم گەنمە نەماوە ئیسا لە منێکی جوتیاری بڕیوە لە 1300 قسوور جوتیارە ئەو 900 ئەو نەتەنە خستیانەتە بەر ئێمە ئینمانداوە بۆ قسەی جەنابتە ئەڵێ حکوومەت هاوکارتانە ئەگەر حکوومەت هاوکارمانێ بۆ دز ناگرێ من سایق بووە لۆری پێوە لە 2015 ئەڵێم ئەو گەنمە کە کێشراوە لە عەنەب دانراوە بە حساب بە ناو سایلۆ سایق بووە ئەڵێ 12 شەو چوون دەرگای سایلۆیان بۆ کردمەوە لەو گەنمە کە کێشراوە بردیانە بۆ سایلۆی سایق بۆ چەند سایلۆیەتر کۆمەڵی خەڵک لە پشتیوە ئیسا منی جوتیار باجەکەیەدەم لە منی جوتیاری شارە زور و هەڵەبجەوە منتیقە باجەکەیەدا حکوومەتی چی حکوومەت بێت دز بگرێ هاوکاری من نەکا بوارم نەداتێ سەمادم نەداتێ هاوکاریم نەکا بەس زوڵمم لێ نەکا ئەو سەمادەی کەتێ گۆمرگ نەخاتە سەری پارە ئەم کاتە فەردەیە سەمادی بۆ تونسی بە 30,000 و ئیسا بە 54,000 ئەو گومرگەکەی خۆی قسێ دەبان گومرگەکەیش بۆ خەڵکی موچەخۆر و
کۆمەڵێ خەڵکی ئیسیفایلێکە من بە شانازیوە پێم خۆشە بەس کۆمەڵێ دزەی خوا. بەڵێ کاتە کاک عوسمان کە ئەم ساڵ بە وشکە ساڵی ڕاگەاندراوە حکوومەت کە بازەوە دەکات کە ئێمە پرۆژەمان هەیە بۆ کەمبوونەوەی وشکە ساڵی و چارەسەرکردنی. ئایا حکوومەت چی بۆ ئێوە کردووە بۆ ئەوەی ئێوە ڕوبەڕووی وشکە ساڵی ببنەوە؟ حکوومەت من ئەتایسا هیچم نبینەوە حکوومەت بیتەوە ئەتا ئەم دەقەیش کە لە دەک جەنامتانە قسەکەم حکوومەت چی کردووە هەر شتێ خۆمان نەیگەین حکوومەت چی من یەک لەوانەیە زۆربەی عەلوەکان و کۆمەڵی خەڵک کە شایەتی بدا یعنی کە لە جوتیارەوە ناڵێم جوتیارێک ئەوەی کە ڕزقوە من پەروەردەم کردووە بۆ نمونە شتی من ئایسا سەعات چەندە سەعات بۆ دەچێ من خەریکی بامیەچنین بۆ دەون و لێومەوە بامیەکەم فرۆشاوە یعنی ڕزقێکی پاک و بختە و ڕزقێکی باش بەرام تێرم هەتا ئیسا حکوومەت هیچ هاوکاریە هیچ هاوکاریەکی نەکردین هاوکاری چی؟ کەواتە ئێوە وەکو جوتیاران ئەو پێویستە و هاوکاریانە چین کە بە پێویستی و زەڕوریەتدا ئەندرێت بۆ ئێوە کە پێویستە لە بەردەستاندا هەبێت و بوونی هەبێ لای ئێوە. وڵای پێویست ئەزانی چییە؟ پێویستی ئەوەیە مەرزەکان داخن باری قاشاق نێڕن باری تایبەت نێڕن بەیانی تەماتە 200 دینارەوە دوێنێ تەماتە 200 دینارەوە بەیانی تەماتە بچوە 700 دینار چووە 800 دینار باری تایبەتە لە بازاڕ دۆلارەکە ئەڵێ فلان ژمارەی سیارە لە فلان مەرزۆ 50 تەن تەماتە و کردێت تێلەتی عەلوەکە ئەو برادرانەیش کە ئەڵێنی جنەی ئابووری و نازان و چی لەینەکە یعنی دەسەڵاتیان نییە خۆ لە من باشترە زانم من جوتیارێکم بێ چەند قاتعیاتە سەرم پیاکە دەزانم ڕزقی خۆمان و ڕزقی هاوردەکامەیە ڕێگای جنوبمان بۆ چاکەن بۆ ڕزقی سلێمانی و هەولێر و نازانم بۆ تۆ هینێک بازارێک بۆ جنوب ڕزقەکەی ساقێتەوە بۆ یاری من نەچێ. بەڵێ کەواتە لەگەڵەوەی کە پێگەشتنی بەرهەموو بەربوومە جیاوازەکان لە هەمان کاتدا باز لەوە دەکەی کە کێشەی سەختکردنەوەی بەرهەمەکانیشتان هەیە؟ بەڵێ کێشەمانەیە ئەوە بچێ بن تەماتەمانەیە ئیسا هەفتەی داهاتوو ئەیچنین ئەگەر پاریش عفو پاریش نەمچنی پەڵێ تەماتە بوو نەمچنی ئەگەر بەم شێوە بچێ وەکی دوێنێ بێعین قەنەعەتی ئیمساڵیش بۆ خواردن لەوانەیە نەیچنم بۆچی خۆمی پێوە خەریکەم وە کرێکارم ماوردێ لەوانەیە 100,000 بە کرێکار بدەم پارێک کرێکارەکە دەردێرێ بۆ من چی لێکم؟ بەڵێ باز لەوە دەکەن کە ئەم ساڵ چڵتو کەم چێندراوە ئەمێ بزانم ئەمە دروستە؟ بەڵێ بە تاکید ئەم شوێنە منی تیاوە ساوم پارەم کاتە نزیکی 50 فەلاع چڵتوکمان کردووە ئیمساڵی یەک تایە نییە یەک پەڵە نەکراوە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە ساڵی و ئاوە ئەو ئاوەی کە دێنە مەرەزە وەڵاوە کارەکەی بۆ وشکە ساڵیە بۆ ئەوەی باخەکانمان هەنارەکانمان پەروەردەکەین کولەکەکە پەروەردەکەین تەماتەکە پەروەردەکەین شتەکانی ترمان پەروەردەکەین برنجیش پەروەردەکەین من چڵتوکم دات 800 دینار بەڵێ مێشولەی زۆرە تا پێێ ناوی مێشولارە مێنی ئاوات ڕاست دەکەی لە سروشتەوە لەگەڵمانای ئەمێت باز لە دەشتی شارە زۆرمان بۆ بکەیت ئەروەها باز لە خاکە بە پیتەکەیشی وەڵا بە تاکید ئەگەر ئەم خاکە پیتە لە شارە زوورە سپاس بۆ خۆی گەورە ئەگەر لە وڵاتێ تراوایە نەک هەموو کوردستان و بگرە عێراقیشی پێ نەگرات نمونەیەکی پێنجێن کە تەماتەی پێنجێن پێگا بەشی هەموو جنوب ڕزقی تایە تەماتەی تایە شتی تایە دەشتی شارە زوورە نامی یعنی دەشتێکی بە پیتی بەس شتێکەکەی ساحێبی نییە. بەڵێ ئەمێ باس لەو نەخۆشیانە بکەیت کە لە ئەم ساڵدا دووچاری بەرهەموو بەربوومە جیاوازەکان بوونەتەوە کام نەخۆشیانن ئەم نەخۆشیانە هەمان ئەو جۆرە نەخۆشیانە کە لە ساڵانی ڕابردوودا بوونی هەبووە و تا چەندیش زیانی گەیاندۆ بە بەرهەمەکان وەڵا بە تاکید نەخۆشی وەڵای سوون هەبوو بڵێ سەردەمی ئەمە گەنم باسکەی کە درەومان کرد سوون هەبوو دەرمانمان بۆ کارێنا سپاس بۆخوا باش و ئێستاش شیرینە هەیە شیرینە مێشولەیەکە ئەتر جاروبات دەرمانی لێ دەین باشە هێشتا تا ماوەیەتری شەڵا باشەوێ کە شەو تۆزیە تایسا شەو ساردە
ئەگەر شەو تۆزێ گەرم بکە ئیشەڵا بگرە لەوانەیە دەپار باشترە مەسەرەی حەشەرات. بەڵێ بەشێک باس لە پێویستی و هەروەها گرنگی سەماجەکان بۆ بەرهەموو بەربوومەکان. ئەمێ بزانم سەماجی پێویست دابەش کراوە؟ دابەشی چەند ساڵە نەکەیم ساڵانی تریش سەما دابەش نەکراوە. خۆزگاوان گومرگەکەیان لەسەر دابردایە خۆمان بمانسەندا ینی خۆمان ئەمانسەن پێویستمان بە سەمادی حکوومەتنەوە. یەک کێشەی تریش هەیە بۆ نمونە من لەم دیام خەریکی کوشت و کاڵم خەریکی حیوانداریم خەریکی وڵاخم بۆ نمونە من خۆم هەفتەی پێشوو چوار وڵاخم بردووە بۆ مەیانی سلێمانی بیفرۆشم ئەو برادرانی ئاسایشە یعنی نایەڵن ئاخر بۆچی نایەن وڵاخە هاوردەی ئێرانە دەکاکە ئێرانە ئێمەش خەنە سەر ئێران چۆن ئێرانە ئەم وڵاخە من ماڵم لەلادەیە بەروبوومی خۆمە وڵاخی ماڵی خۆمە ئەلەیە کاکە ئەمرم پێکراوە ناوێ بێریتی چوار سەر وڵاق ناوێ بێریت ئێ دوو سەر بێریت ئەو کێشەیشمانەیە. بەڵێ ئەمێت باس لە بەربوومەکانی دەیمین کەیت ئایا ئەو بەربوومانە کامانن دەکرێت ئەوانی وەکو بەرهەمەکانی تر پێویستیان بە ڕێژێکی ئاوی زۆر بێت؟ بەڵێ بەرەمی دەیمی نۆکمانەیە ترۆزیمانەیە کاڵکمانەیە ئەمانەمانەیە بەڵێ بە تاکیدی مثال ترۆزی یعنی لە سا 25 بووە کاڵەکە عینی چیت نۆکە عینی چیت ئەویش پێویستی بە بارانی خۆی لە کاتی خۆیان لە زوسانە بێ ڕێژەی شێر لە عەرزا دروستکە ئیمساڵ منە باران نەوشکۆ شێ دروست نەکرد ئەو فەسڵی کە ترۆزی و ئەو شتانە ئەوە شێشتە دەیمانە نۆکوون ئەمانە ئەنی ئەوە باران نەبووە شیەکەی بێ سەوزی کرد هەر سەوزی نەکرد سەوزیش بێ لە سا 25 بیسی سەوز بووە. بەڵێ ئەمێت باس لە بەشێک لە پێشەنگا و هەفتە بازار و بوونی کار و چارەکە جۆر بە جۆرەکان دەکەن بۆ ئەو بەرهەموو بەربوومانەی کە تازەن یاخود ساختکردنەوەیان ئێوە کووت و دیاران ئەمە تا چەند بە گرنگ دادەنێن؟ وەڵا بە تاکید ئەوە شتێکی باشە بۆ نمونە لە پاییزەکە هەنار پێگا یعنی پێشەنگایە کرێتەوە خەڵکێکی زۆر ڕوویتیەکە بووە بۆ نمونە جوتیارمان بووە بارێک هەناری بردووە بەقەی 5 بار ئیسیفایلێک کردووە کە ناردێتی بەعالوەکە خۆی هەفتە بازار ڕێبیە چۆن هەفتە بازارێک بۆ جوتیاران بڵێن جمعانێ شەمانە یعنی کاتێکی بۆ دانری هەر ڕۆژێک بووە شوێنێک کە چۆن جمعان بۆ نمونە لە سلێمانی بەر قەوسانەکانە بینی خۆلەوانێ جەناب و بینێتیە چۆن بازارێک دروست کراوە خەڵک بۆ سەر قەولانە چێ کۆمەڵی خەڵکی سیفاگە هەم کۆمەڵی خەڵکشتی باشی دەسەکەوێ یعنی شتێکی وا بووە هەم بۆ خەڵک باشە بۆ خەڵک باشە سیفاریەکە هەم بۆ جوتیارانیش باشەی سیفایلیەکە. بەڵێ بەشێک باز لە زیادکردنی بەرهەمی درەخت دەکەن لە ڕێگەی بڕینی پێستی درەختەوە نەچوونی ئاو بۆ سەرۆ لە هەمان کاتدا ئەو بەرهەمێکە هەیەت یاخود ئەو گوڵە نەوەرێت ئەمە تا چەند لێرەدا سوودی لێوەرگیراوە بەکارهێنراوە؟ وڵی مەسەلەی هەنار خۆی زیاتر نێڵ هەر ڕسقێ یعنی نێڵی سەرکەوێ کە نێڵی سەرکەوێ هەم ئاوێکی کەمیەوێ هەم لە عەرزۆ نزیکە شێی عەرزەوێ ئەو بەروبوومەش باش دەرەچێ بەس هایشە هەنارەکە یێڵا تۆ چێ بە عاسمانە دارێکی بەرز و بەروبوومی نییە بەروبوو. بەڵێ کۆتا قسەت ئەمێ بزانم یاخود پەیامێک بتەوێت لێرەوە بیگەێنی چی دەبێت؟ وڵا پەیامێ من بیگەێنم بۆ ئەو بازگانە ئەمە ئەوانیش وەک کوڕی فەقیر و هەژارن من داوایان یەکەم ویژدانی خۆیان مرتاحکەن منێکی جوتیار نوێژی بەیانیم کردو لەم دەشتام معنای نییە من ئالەیرە قسقەکەم بوومە سلێمانی یعنی کرێکاریەکەم دەست نەکەوێ من داوا لە حکوومەت و لە وەزیری زەراعە و نازانم ئەمانە ناکەم چونکە یەک 15 شەو لە ڕاگەیاندنەکان ئێمە کێشەمان حەل کردو نازانم چییە و گەیرێتە حکوومەتی عێراقی و هیچ شتێکی وانێ بەس داوا لەو برادرانە یەکەم لە ئاسایش ئەوەی بازگەکان ئەوانیش وەکی ئێمە کوڕی فەقیرن کوڕی فەقیر و هەژارن
دیفاع لەو دز و گەندەڵ و مافیانە مەکەن منێکی جوتیار نوێژی بەیانی هەڵساوم بەس من ئەو داوام دەوانەیە نەداوام لە حکوومەت نیە من حکوومەت نبینم کۆمپانیایە دوو کۆمپانیایی مەسلحەچیە لە کوردستان من ئەوە بینم در چۆن خەڵک چۆن ئەیبینێ من ئەوە بینم. بەڵێ زۆر سپاس بۆ کاک عوسمان حەمەڕەشید دوتیار لە دشتی شارەزۆر و لەگەڵمان بووی سپاس بۆ زانیارەکانت.